بەڵێ ئاکام سانە بەیانیتان باش ڕۆ لە جێگەیەوە ئەم تەوەرە پێشکەشەکەین بۆیە بێت بکەن بەوەی کە لە کەلار باس لە بابەتێکی زۆر گرنگەکەین ئاکام کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی مرۆڤەکانەوە کەلار زۆر جار کە خەڵک باسیەکە بە شارێکی وشک و ئەوە دێتە پێشا بەڵام لە واقعدا ئەگەر بچینە ناو دۆخی شارەکەەوە دەبینیت تەواو ئەو تێڕوانینە پێچەوانە بێتەوە کە کەلارێکێکە لەو شارە سەوزانەی هەرێمی کوردستان کە بە جوهدی ئەو ژینگە پارێز و لایەنانەی کە پەیوەزدارن بەم بابەتەوە دەبینین یەکێکە لەو شارانەی کە زۆرترین پارک و ڕێژەی سەوزایی لەم شارە هەیە سەرباری ئەو گیری گرفتانەی بە تایبەتی کە لە وەرزی دابارین یاخود بوونی وشکە ساڵی کە زۆر جار دێتە ئارەوە بەڵام ئەم هەوڵانە هێشتا لە کەلار جێگای دڵخۆشیە کە شارێک بەو سەوزێ دەبینین ئەم بەیانەیە گفتوگۆ لەگەڵ بە ڕێز ئارەم نەزوو کە بەسپاسەوە بەیانێ لەگەڵمانە بێت زیاتر تیژکە خێنە سەر و لایەنە گرنگانەی کە چۆن ئەم شارە بەم شێوازە ینی گۆڕانی گەورە لە سیماکەی لە ڕووی سەوزایەوە بەدیەکرێ کاگارام زۆر سپاس دەسان خۆش بێ سەرەتا لەوەی کە جێگەی ئومێد و دڵخۆشیە کە خەڵکانی ئێوە و ژینگە پارێزانە بینین ئەم شارەتان بە شارێکی سەوزوێ ناکردووە لە سەرەتای پرسیارەکەشمنەوە دەست پێکەم چەند ڕۆژی ڕابردوو ڕێکخراوێکی ژینگەی لە هەرێمی کوردستان کەلاری بە سەوزترین شار یاخود واوێ نای کردووە کە یەکێکە لە شارە سەوزەکانی هەرێمی کوردستان ئەم داتا و خستە ڕووی ئەم داتا و ئەم زانیاریانە لە چیوە سەرچاوی گرتووە کە ئەو ڕێکخراوە بەم شێوازە باسی کەلاری کردووە بەڵێ ئەو ڕێکخراوە کە تۆ ئاماژە پێکرد ڕێکخراوەکە پێما بێ لە چەمچەماڵن خۆیان ڕێکخراوێکی ژینگەین کاک معروف سەرپەرشتی و ڕێکخراوەیە لە هەفتەکانی پێشوەتەدا گفتوگویەکی کراوەمان لە شاری کەلار لە شارەوانی کەلارا کرد لەسەر ژینگە لە ناوچەی گەرمیان و لە هەموو کوردستانە ئەو کاتێک ئەوان هاتنە ئێرە ئەو ڕێژە و داتا و واقعی خۆیان کە شارەکەیان بینی ڕاستی تووشیەوە بوون سەریان لەوە سوورما کە کەلار بەو شێوەیە توانیەتی بە شێوەیەکی چاک و ڕێکوپێک لەسەر چ بنەمایك ینی ئەمە کەلار بەو شێوازەیە ئێمە ئەگەر لەسەر ئەو بنەمایە وەریگری کەلار ئەو سەوزایی کە باخچەکان دەستی تیا بوو بە شێوەیەکی خۆرسک نەبووە دەستی باخچەکان دروست کراوە توانی ئەو پێشنیارەی ئەو ڕێکخراوە بە هەند وەرگین و ئەو بۆچوونەی ئەوانیش کە سەوزترین شارە بڵێ ڕەنگە وابێ باشە کاگارم بە ئەو باخچانەی کە دروست دەکرێت لەسەر دابشکردنی جوگرافی شارەکە ئەنی هەستەکەن لە شارێک پێویستی بە بڵێن لە گەڕەکێک سەوزایەکە زیاترە ینی دابشبوون و یاخۆ دروستکردنی پارکەکان لەسەر چ بنەمایەکە بێ ینی ئەمە بینین پارکێکی زۆر لەم شارە دروستەکرێ ساڵان ڕاستی لە کەلارە هەنێک جێگا مەجای ئەوەی تیان نەماوە کە باخچەی گەورەیان دروست بکرێ بۆیە لە بەرامبەرەوە پەنامان بردوۆتە بەرەوەی باخچەی بچووک دروستکەین لە گەڕەکەکانە ڕەچاوی ئەوەشمان کردووە کە هەر گەڕەکێک بە پێی پێویستی خۆی بە پێ ئەو پێویستی کە چڕی دانیشتوانەکەی یاخود مەجای بوونی دروستکردنی باخچەتیایە ڕەچاوی هەموو ئەوانەمان کردووە لە هەموو جێگەکانی کەلارە سەوزاییمان هەیە بە شێوەیەک بووە کە بە شێوەیەکی یەکسان تقریبان لە شاری کەلارە سەوزاییمان تەوزیع کردووە بەڵام لە هەنیە جێگە مەجالەکە فراوانترە بۆیە لەو جێگایانە باخچەی گەورەترمان باشە کاگارم ئەمە ڕووپێوی خۆتانێکن کە شوێنێک پێویستی بەچێ یا داواکاری هاوڵاتیانە مەسەرەن داواکارێک پێشکەشیەوەکەن ئەڵێ مەسەر گەڕەکەکەمان پێویستی بە دروستکردنی باخچەیە خۆی ئێمە لە پلانی شارەوانیمانە هەیە کە بەردەوام سەوزایی زیاد دەکەین لە گەڕەکەکانە ئەوە لەو پلانەیە زۆر ناگەڕینەوە بۆ هاوڵاتی چونکە هاوڵاتی ڕەنگەوەکو ئێمە شارەزانە بێ لەو بوارەیە کە ئێمە لە ناو کارەکەیان و ئەزانی کوێ زیاتر پێویستی بە سەوزاییە بەڵام لەگەڵ ئەوەش هاوڵاتی خۆی زۆر داواکە لە گەڕەکەکانە سەوزاییان بۆ دروست کرێت بەم ئینجازەی ئێوە ئیسەر ڕێژەی سەوزایی یعنی بەم جۆد و کارامەی ئێوە ڕێژەی سەوزایی لە سەنتەری شار چەنە و لە ئەترافی هەموو لە سنتەری شارە ڕێژدادی تێپەڕاندووە تێنەپەڕاندووە بەڵام لە سنتەری شارە ڕێژەکەمان گەیانێتە 8 سا و دەوروبەری شاری کەلارەگە شەستی کەلار وەربگری و باخەکانی نزیکی کە کاریگەریەکی ڕاستەخۆیان لەسەر کەشوهای کەلار دروست کردووە ڕێژەکە نزیکەی 8 لە ساوە ڕێژێکی زۆر باش و دڵخۆشکەرە زۆر باشە ینی هەوڵ ئەدرێت لە ماوەیەکی کەیە ئەم
ڕێژەیە ستاندارد بگا بە ستاندارد. بەڵێ ئێمە بەردەوام پلان هەیە مەسەن پلانی چەند ساڵە و پلانی ئەوە؟ بەڵێ ئێمە بەردەوام پلانی خۆمان هەیە لە وەرزی چاندنەکانە بەردەوام ڕێژەی سەوزایی زیاد دەکەین هەر ئەم ساڵ لە کاتی تەنان لە کاتی گەرماکەشا کە مانگی 7 و 8 کە گەرمیان بۆ چاندن زۆر گونجاو نییە ئێمە هەر هەوڵمانداوە باخچە لە گەڕەکەکانە دروستکەین و دروستیش باشە. ڕێیارام کەلار بە نیشتیمانی داری ئەلبیزیان بەناوان پەنابردن بۆ داری ئەلبیزیا لە چیوە سەرچاوی گرتووە ینی لەگەڵ ژینگەی شارەکە گونجیەوە ئەم ژمارەی دارەکانیش گەشتۆ بە چەند ئەلبیزیا؟ ئێمە لە شاری کەلارە کەشەوەی گەرمیان هەر وا خۆڵقاوەکە بۆ ئەلبیزیا باڵی خۆی ڕێگەڵی ڕووەکی نیشتیمانەکە خۆیەتی ئەوە نەگونجاوە لەگەڵ کەشەوەی گەرمیانە ئەم ڕووەکە گرنگەکانی لەوەیە گەشێکی زۆر خێرایی هەیە لە بە ماوەی 2 بۆ 3 ساڵە بێ بە درەختێکی کامەڵ پێویستی بە تەسبیتکردنی سەماد و ئەوانە نییە چونکە خۆی لە عایلەی پاقلەمانیەکانەوە تەسبیتی نایترۆژین لە زەویاکە ئەمە هۆکارێکی زۆر باشە بۆی ئەو دارە هەمیشە سەوزی تۆخ بێ کە سەیری بکەی ڕەنگێکی سەوزی تۆخی زۆربێ ئەلویزیاکان و ئاوێکی ئەو تۆی ناوێت لە ساڵەکانی سێم و چوارەمیا ئاوێکی کەمتری بۆ ناوچەکەەوە دەرەجەی گەرماش بەرز بێتەوە تا نزیکەی 50 لە سا و دارە تەحملی پلەی گەرما بەرز بێتەوە جاری وا بۆ گەشتۆتە 52 ئەو درەختە هەر لە گەشتنەوە ئێستا قۆمان لەژێر سێبەری و ئەلبیزیای بکەین ئەوە هەمووی لە پشتمانەوەی هەموو درەختەکەگارم بیرۆکەی هێنانی داری ئەلبیزیا لە چیوە سەرچاوی گرت لەکوێ هێناتان چەند جۆریە لە کەلار ئەو دارە؟ خۆی ئەلبیزیا وەکو خۆی هەر جۆرێکی هەیە بەڵام لە ناو خۆیە چەند جۆرێک گەڵای هەیە بۆ نمونە بڵێن گەڵای هەیە تۆخترە گەڵای هەیە کاڵترە هەیەی تۆزێک بە شاشتر گەشاکایەتی بە پڕی گەشاگا گیناوەکو تر هەموو سنفەکانی ئەلبیزیا لە شاری کەلارە گەشاکەن و هیچ ئیشکالی باس لەوە کرێ 8 جۆری لە کەلار هەیە ینی ئەمە جۆر ناتوانانی بڵێ جۆری هەیە ئەتوانی سنفیکەی بۆ نمونە چۆن ڕۆکێکی نێری هەیە لەگەڵ ڕۆکێکی مەیە ئەلبیزیاش بەو جۆرەیە ئەو ڕۆکانەی کە زیاتر گوڵی کەمترە قەدەکەی قورسترە و گەڵاکانی تۆخترە بڵێن گەڵاکانی بەرە و سەوزێکی تێرترە ئەوانەی کە گوڵدارن و بۆندارن کە لە شەوانە ڕەنگە بە شەقامەکانە تێپەڕی هەستکەی بۆنێکی زۆر خۆش لە شاری کەلار هەیە هەمووی ئەو گوڵی ئەلبیزیایە ئەو دارانەی کە گوڵدارن کەمتر ڕەنگیان تۆخترە ینی ڕەنگێکی کاڵتریان هەیە وەکو ئەوانەی کە گوڵدارنی باشە ئەو ڕێرام ماوەیەک دەستان بە پرۆژەیە کردو مەسەلەن ئەم شەقامە پێویستی بە چ جۆرە دارەکە ینی دارەکان جیاب بکرێتەوە بەڵێ ینی ساڵانی پێشتر ئەمان بینی لە شەقامەکان چەند جۆرێک داری تیا بوو ئێوە ئەمەتان جیا کردەوە ئەم جیاکردەوە ئێستا لە زۆرێک لە شەقامەکان دەست پێ کردووە یا هەر ئێمە بەتایبەت شەقامە تازەکان کە دروست دەکرێت چونکە شەقامە کۆنەکان چەند جۆرە درەختی تیای ناکرێت ئەو درەختانە لە ناو ببێ یان بیبڕی یاخۆ بیگوێزیتەوە هەنێکی قابلەتی گواستنەوەیان نییە ئێمە هەوڵی ئەوەماندا زۆربەی شەقامەکانی کەلار لە چەند شەقام ئەمە جێبەجێ کراوە تقریبەن ئێساتە 4 شەقامان هەیە بەو جۆرەیە ئێمە پێشتر پلانی ئەومان هەبوو هەر شەقامێ بە هەر ڕۆکێک سەوز بکەین ئەو شەقامە ناوی ئەو ڕۆکەی لێقامی مەسەلەن نمونە بۆ نمونە شەقامی ئەلبیزیا یاخۆ شەقامی واشنتۆنیا یاخۆ شەقامی شەقام ئەم ناوە جێبەجێ کراوە ناوەکان جێبەجێ نەکراوە ناوەکان بۆ نمونە پلانێکی ئەوێ چونکە هەنێک لەو شەقامانەی ئێمە پێشنیاری ئەومان کردو پێشتر ناوی بۆ دانراوە پێشتر بڵێ لە ناو خەڵکان ناوەکەی ڕۆشتووە یاخود ناوی شەیدێکە لەبەر ڕێزی ئەو شەیدە ناکرێتەوە ناوەکەی بگۆڕی بەڵام ئێمە وەکو پێشنیارێ ئەو شەقامە تازانەی کە دروستمان کردووە هەوڵمانداوە هەر نەمامێک لەو شەقامەیە بڕوێنین ناوی ئەو شەقامە بەو نەمامەوە بێ بۆی تر هەم شەقامەکە دیار بێ هەمیش بە درەختەکەەوە بناسرێت جوانتر زۆر باشە ئەو ڕێران پرسیارێکی تر لەسەر ئەو درەختانەی کە بەردارن ئێستا ئێوە مابزانم ماوەی چەند مایەکە ئیش لەسەر ئەوە ئەنی ئەگەر ئێمە بە شوێنێک تێپەڕ بینەتوانین بەرهەمێک شتێک ئێستا ئەمە گەشتون بە چی ئەم پرۆژەیە گەشتون ئێمە ئێستا بەرهەمی خورمامان ئێستا کە لەگەڵ تۆ لەو گفتوگویان بەرهەمی خورمامان پێگەشتۆ ستافێکوانی لێکەین ستافێکمان خەریکە لێ کاتەوە ئەتانتوانی تەسویریان بکەن بۆ نمونە بۆ بەرنامەکەی خۆتان ئێستا ستافێکمان لە بەیانی زۆر لە شەشی بەیانیوە خەریکی لێکردنەوەی ئەو بەرهەمەیە و داری زەیتونمانەیە هەر بە هەمان شێوە ساڵانە لەو گەڕەکانەی هەمانە خەڵکی گەڕەکەکە سفادێکی باشیان لێ کردووە بۆ خۆشەکردن بۆ زەیت وەرگرتن بۆ ئەوانە و ساڵانی ئایندەش ئینشاڵڵا لە نزیکە نارنجیشیەتە سەر یعنی
ئەتوانین بەکاری بێنین. باشە پلانی داهاتووی بەشی باخچەکانی شارەوانی کەلار چییە؟ مەسەلەن کوێ زیاتر زەختی لەسرە بۆی کە ڕێژەی سەوزایی تا زیاد بکرێت؟ تایبەتی ئاڕێارام سیتیەکان کە خۆتەزانی کەلار ستێکی زۆری تیا دروستکراوە، یعنی ئەطرافی ئەم پرۆژانە بینی ڕوتەنین یا لەو شوێنانن کە دوورە دەستی شارەوانی بۆ ئەمە چتان خۆی بەڕاستی ئەو پرۆژانێکەوە بەرێنان تایە کارەکەن شارەوانی زۆرینەی پرۆژەکانی وەرنەگردوێتەوە، زۆریان کەم و کورتی تایوەکو خۆتان نەزانن لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی مەکتەبەوە لە ڕووی باخچەی ساوایان و لە ڕووی مزگەوتەوە هەموو ئەمانە کەم و کورتی تایە، بۆیە شارەوانی زۆرینەی ئەو پرۆژانەی وەرنەگردوێتەوە کە وەرنەگیراوەتەوە. ئێمەش جێتێکی سەر بە شارەوانین ناتوانین هیچ تەدەخولێ لەو کارانەیە بکەین. ڕاستە پێشنیارمان کردووە، ڕاستە پێشنیاری ئێمەیان وەرگردووە بۆ چاندنی ڕۆکەکانیان بۆ سەوزکردنی، بەڵام ئێمە وەکو خۆمان هەتاوەکو ئێستا گوندە تازەکان هیچ هەر پرۆژەیەک وەرگرینەوە وەکو شارەوانی ڕاستەخۆی مەتوانی سەربەرشتی سەوزایەکەی بکەین و گەشتێکی باشی باشە. ئاڕێارام پرۆژەی پارکی مام بەکوێ گەشتکەوەیەکێکە لە پرۆژە گەورە گرنگەکان لە بواری سەوزایی شار. ئەگەر معلومات و زانیاری لەسەر ئەو پرۆژەی پارکە بێت چییە؟ پرۆژەی پارکی مام لە کاتەکانی پێشووترا زەوەکەی بۆ تەرخان کراوە، بەشێک لە سیاجەکەشی دەستکرا بە دروستکردنی، بەڵام ڕاگیرا تەواو نەکرا. پرۆژەی پارکی مام ئەبێ حکوومەت بە شێوەیەکی جدی کاری تیا بکات، چونکە تاوەکو ئێستا ئەو شتە لە گەرمیانە نەکراوە، بە هەر لە گەرمیان هەمویان نەکراوە لە کەلاری. ینی پرۆژەکە زۆر گەورە پێویستە پرۆژەکە حکوومەت بە شێوەیەکی زۆر جدی کاری لەسەر بکات، چونکە ئەگەر ئەو پرۆژەیە سەر بگرێ و سەوز بکرێ ئەو ناوچەیە ڕەنگە ببێتە سیەک بۆ کەلار، ئەوەنە گەورەیە پرۆژەکە. باش کاگارم ئێوە سووتان لە دارستانە دەستکردەکان بینیوە مەسەلەن بۆ زیادکردنی ئەو ڕێژە سەوزایە یاخۆت سوود بینین لە کەشوهەوای دارستانە دەستکردەکان؟ خۆتزانی بە دەوری کەلارە ماوەیە ڕۆژەیەکێوا بوو دارستانی دەستکرد بڵێ بەتاکید هەر لە نزیکی شار و بە مەسافەیەکی کەمێک دوورتر لە شارە سەوزایەکی زۆر خەڵک باخی دروست کردووە، یاخود دارستان و پاوان لە ساڵانی پێشووترا چەند جێگەیەکیانەکو غابات دروست کردووە. ئەمە زۆر کاریگەری لەسەر شاری کەلار دروست کردووە، زۆر باش بووە. یعنی ئێستا لە هاوینە زۆرینەی ئەو ڕەشە باوتە پوتۆزە ناوخۆیانەی کە دروستە بوو لە دەوروبەری کەلارە ئەوانە نەماوە. باشە کاگارام ئەمە کەمە کۆتا پرسیارم، پلانی داهاتووی بەشی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی کەلار چییە بۆەوەی کە ئەم ڕێژەیە زیاتر بەرەو پێش چیە؟ ینی کەلار زیاتر سەوز بێ، ئایا گیر و گرفتی ئاوتان هەیە بۆ ئاودانی ئەمانش؟ ئەمە ئەگەر بکرێت کۆتا پرسیار بێ. ئێمە ئەم ساڵ تاوەکو ئێستا هیچ گر و گرفتێکی ئاودێریمان نەبووە، ینی خۆشبەختانە کێشەی ئاودان بە ئاوی ژێر زەوی و بە ئاوی سەرزەویشەوە هیچ کێشەیەکی ئاودێری باخچەکان و ناوەندی شەقامەکانمان نەبووە. هەر لە پلانیشمانایە لە هەفتەی ئایندەیە ئیشاڵا 3 باخچەیەتر لە شاری کەلارە دروست بکەین. گەورەیە؟ بەڵێ باخچەیەکیان گەورەیە و 2 باخچەیەتریشیان مامناوەندە و باخچەی جوان و ڕێکوپێکیشە. سپاس بۆ ئارام نەجم ڕێبەری بەشی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی کەلار کام بەیانێ لەگەڵمان بوو. بەڵێ ئاکام ئەمە تەواوی ئەو گفتوگۆیە بوو لەگەڵ سەرۆکی بەشی باخچەکان لە سەرۆکاتی شارەوانی کەلار کە بەڕاستی شتی دڵخۆشکەری بۆ ئێمە باس کرد کە ینی هەوڵە درێت ئەو ڕێژەی سەوزایی کە ئێستا لە کەلارێ ینی بەرەو پێشتر بچێت و قۆناغی باشتر بڕێەوە بێت ئەوەی کە هەموو هاوڵاتیانی شارەکە سوودی لێبینن و خۆشبەختانە باسی لەوەش کرد کە بۆ مەوزوعی ئاودانی باخچەکان و درەختەکان تاکو ئێستا ڕوبەڕووی هیچ گرفتێک نەبوونەتەوە، واتە توانیویانە بەسەر ئەو گیر و گرفتانەی کە زۆر لە پێشکی بەرنامەکە باسم کرد کە وشکە ساڵی بۆ توانیوانە بەسەر ئەو گرفتانە زاڵ بن و هەوڵ بدەن قۆناغی باش لەم ڕۆ. جا شاخەوان جگەلەوەی کە تۆ پەیامنێرێکی باشی ئەوە پێشکەشکارێکی زۆر باشیشیت. سوپاس بۆ تۆ میوانەکەت. قۆناغی باش بەدڵنیایی لەش سپاس.